من هیچم نکردووە. وای گیان ئەو کچێک بۆچی وەڵامی من نایە تەوانێ نەشۆتە ماڵەوانێ لای تۆش نییە ئێکەواتە ئەو کچە لەکوێیە؟ ئەگەر زیندوو بێ لای هەمویان باسیەکە. ئازارێکی ناخۆشیاوێتی ئالێرە. بۆسە تۆش یەکسەر خۆمەشڕۆ ژێنە بۆسە. چی بووە؟ چی بووە؟ لا تۆریەکەمی بەڕامی بانی باش کوردستانە باز لە ساڵی نوێی خوێندن و هەروەها پرۆسەی خوێندن و پلانی حکوومەت بۆ پرۆسەی خوێندن بە دیاریکراوی لە پارێزگای کەرکووکدا چۆن دەبێت خوێندنی کوردی لەم ناوچەیەدا چۆنە گیر و گرفتەکان چین لە هەمان کاتە داواکاریەکانیان چێ من گفتگۆی ئەم بابەتانە دەکەم لەگەڵ ئەحمەد کەرکووکی کە بەرپرسی ڕاگەاندنێکەتی مامۆستایانی کوردستانە لەگەڵمان دەبێت وردەکاری ماسەبارەت بەم بابەتە بۆ دەگوازێتەوە. بانی باش سپاس بۆی کە لە بەڕێوەی بانی باش کوردستان مامۆستا لەگەڵماندا بەشداریت. لەسەرتا ئەمە بزانم پێیانتان چییە بۆ ساڵی نوێی خوێندن و هەروەها پرۆسەی خوێندن لە پارێزگای کەرکووک؟ بەڵێ بە ناوی خوای گەورە و مێرەبان دەستخۆشیتان لێ دەکەم. تەمان پرۆسەی پەروەردە و خوێندن پرۆسەیەکی بەردەوامە بە تایبەتیشمە مەسەلەی کەرکووک و ناچەودام دابێنراوەکان کە لە 2003ەوە کە لە 2004 ڕوخانی ڕژێم و هاتنی ستەمێکی تازە ئەوە بوو حکوومەتی هەرێم خەریکی ناوچە دابێنراوەکان بە تایبەتی کەرکووک و دانانی دام و دەستگاکان بەڵام بەداخەوە هەر هاتنی حکوومەتی هەرێم بۆ ئەو ناوچانە بە دوو ئیدارەیی بوو، دوو پەروەردە بوو، دوو ئیشرا بوو، هەمووی دوو بوو. بەڵام دوای فشارێکی زۆر لەلایەن خەڵکەکانەوە و ناڕزایی دەربڕینەوە ئەمانە قۆناغ بە قۆناغ کرا یەک پەروەردە و پەروەردەکەش بەڕاستی لەسەر ئەساسی حیزبی هەردوو حیزبی دەسەڵات دابەش کرا و هەر لە بەڕێوبەرەوە هەتاکو خوارەوە و تەعینات و بەو شێوەیە یاری پرۆسەی پەروەردە و خوێندن ئەتوانین بڵین لەلایەن حکوومەتی هەرێمەوە بۆ ناوچە دابێنراوەکان بە حیزبی کراوە لەسەر ئەساسی حیزبیە پێوەری پەروەردەیی و پێوەری ستاندەری جیهانی بە هیچ شێوەیە بوونی نییە ململانیەکان ململانەیەکی شخصی و حیزبیە بۆیە ئێستا لە پەروەردەی کەرکووک ئەتوانین کە ئەڵێین پەروەردە لە ناوچە دابێنراوەکان بە کەرکووکەوەش هەر لە شنگالەوە تا خانەقین هەمووی یەک پاکێزە دوای 16 ئۆکتۆبەر ئەوە بوو کە ئەو ناوچانە زۆربەی لە دەستدرا بە تایبەتی گەڕایەوە سەر حکوومەتی ناوەند ئەو کاتە پەروەردە زیاتر بەرە و ئەتوانم بڵێم داڕوخاندن چووە. ئەگەر باسی کەرکووکەین ئێمە پێشتر 525 قوتابخانە هەبوو بە دووزەوەش بەڵام ئێستا خاوەنی 475 قوتابخانەیە. ئەگە باسی قوتابی بکەین زیاتر لە 100,000 قوتابی بوو ئێستا نزیکەی 80 بۆ 85 هزار قوتابیە و مامۆسایانیش بە هەمان شێوە لەگەڵ نزیکەی 6500 مامۆسا بە کۆی گشتی ناوچەی کەرکووک نزیکەی 8500 مامۆسا و فەرمانبەری لێیە و تاکە دەستگاشە کە حکوومەتی هەرێم شانازی پێوە بکە پرۆسەی پەروەردە و خوێندنی کوردیە کە بەداخەوە خوێندنی کوردیش کۆمەڵێ کێشە و کۆمەڵێ مەشاکلی زۆر چاکە کاک ئەحمەد دواتر بە وردی دێنە سەر ئەو باسانە بەڵام من دەمەوێت بپرسم کە لە ساڵان ڕابردووە بێگومان کێشەکانی بەردەم خوێندن زۆر بوون لە لەوانەکەمی بینە نەبوونی مامۆستا یاخود نەبوونی کتێبی چاپکراو دەمەوێت بپرسم کە ئایا بۆ ئەم ساڵ و کێشانە چارەسەر کراوە یاخود بەدەمیەوە ڕۆشتون؟
بەنسبەت چارەسەری کێشەکان چارەسەری کێشەی سەرەکی و کێشەی گرنگ ئەوەیە کە مەسەلەی خوێندنی کوردی لە کەرکووک و لە ناوچە دابێنراوەکان ئەوەیە مەسەلەی مەنهەج و سیستەم لە حکومەتی هەرێمەوە بۆمان دێ بەڵام هەرچی ڕێنمایی و هەرچی تاقیکردنەوە و کاتی عوتڵەکان و کاتی پشۆکان و هەمووی لە بەغاوە دێ یعنی دوو جەمسەرەیە یعنی مامۆسایانی خوێندنی کوردی و قوتابیانی خوێندنی کوردی بەڕاستی ئەمە کێشەیەکی زۆر گەورەیە کە ئێمە وەکوێتی مامۆسایان چەندین جار بە یادداش بە سەردان چۆتینە لای بەرپرسەکان یادداشمان داوە پێیان کە ئەمە چارەسەر بکرێ ناکرێت منهەجەکە لە هەرێمەوە بێ و موچەکەش کە بەو شێوەیە کە دەینە سەری ئەو موچەیە کە لە هەرێمەوە دێ و کە بەو شێوەیە ئەدرێتە مامۆسایانی خوێندنی کوردی بەڵام یاسا و ڕێسا و دەوام و هەموو شتێکمان لەسەر بەغایە یعنی ڕێنمایەکان لە بەغایە حکومەتی هەرێم ناتوانێت کاتی تاقیکردنەوە دابنا بۆ قوتابخانەی خوێندنی کوردی حکومەتی هەرێم ناتوانێت پشۆکان دابنە حکومەتی هەرێم ناتوانێت بە هیچ شێوەیەک تەنانەت تا ئیجازە و ئەوانش بدرێت هەمووی لە حکومەتی مەرکەزەوەیە بۆیە ئەمە کێشەیەکی گەورەیە ئێمە کە لە 2004ەوە ئەو خەڵکە گەڕاوەتەوە سەر خوێندنی کوردی و سەر ناوچەک ڕەسەنەکانی خۆیان هەتاکو ئێستا ئەو کێشەیە ماوە ئێمە داوای ئەوەمان کردو داواشمان بەردەوامە و پێش ئێمە تقریبا پێش چەند هەفتەیە سەردانی بەرپرسی دەستەی ناوچە کوردستانیەکانمان کرد لە هەرێم کە پلەی وەزیری هەیە لەگەڵی دانیشتین داوای چەند خاڵێکی سەرەکیمان لێ کرد کە ئەو بەرپرسە لە ناوچە دابێنراوەکان گەڕانەوەی مامۆسایان بۆ سەر کەرکووک یعنی موچەکانمان بچێتەوە سەر بەخا کە ئەمە کارێکی ئاسانە بەڵام هۆکارەکانی ململانەی سیاسیە و نایەنەوێت کە ئەوە خاڵێکە لە خاڵەکان باشە مامۆستاگەرەوە داواکاریەکانتان پێشکەش بەم لایەنە پەیوەندیدارانە کردو سەبارەت بەم بابەتە ئەوان وەڵامیان چی بوو بۆ ئێوە؟ وەڵامەکانیان هەتاکو ئێستا بەڕاستی پاساوی زۆر نایاساییە لێن ئەڵێمە قەزەیەکی سیاسیە یان ئەڵێن ئەمە زۆری ئەوێ ئەمە دەبێ ئیشی لەسەر بکرێ ئێمە داوامان کردووە حکومەتی هەرێم زیاتر لە 22 جار سەردانی بەغای کرد بۆ قەزەی نەوت و پارە یەکجا داوای گەڕانەوەی مامۆسایانی خوێندنی کوردی بکردایە یەکجا باسی کەرکووکی بکردایە ئێمە داوای ئەوەمان کردووە کە ئەمە ئەتوانن بە یەک بڕیارێک بە بڕیارێکی هەردوو لا کێشەکە چارەسەر بکرێت تەنیا موچەکەیە ئێمە 14 ملیار دینارە بکرێتەوە سەر بەغا ئەوە کێشەکانمان چارەسەر ئەکرێ چکە ناکرێ مەسلەی موچە ئێستا ئەو ڕۆژە مەنەتەجەول بوو خەمی مامۆسایان و خەمی خوێندنی کوردیەوە بوو ئەو موچانە چۆن بتوانێت لە چەمچەماڵەوە بێنێ کە ڕێ قەتە بوو کە چەندین جار ئەم کێشەیە ڕووی داوە پێشتر لە هەولێر بوو دوای هاتە چەمچەماڵ یعنی ئەو بێڕێزەی بەرامبەر مامۆسایانی خوێندنی کوردی ئەکرێت لەلایەن هەردوو لاوە بەڕاستی کەم وێنەیە ناکرێت بەو شێوەیە پرۆسەی پەروەردە و خوێندن لە کەرکووک بەو شێوەیە بێت ئەمە داوامان کردووە بەڵام هەتاکو ئێستا داواکان جێبەجێ نەکراوە دوا بڕیار ئەوە بوو کە ئێمە لەگەڵ ناوچە دابێنراوەکان ئەو دەستەیە لەگەڵ بەرپرسەکان و بەڕێوەبەراتی کۆنفرانسێ بکەین بۆی چارەسەری ئەو کێشەیە بکرێ بەڵام هەتاکو ئێستا وەڵام نەدراوەتەوە بۆیە ئەمە یەکێکە لە کێشە سەرەکیەکان چکە ناکرێ مامۆسایانی سەر بە ناوەند لە هەمان قوتابخانەی کوردیە موچەکەی وەکو خۆی وەرەگرێ بە ماستەر کارد وەریەگرێت ئەچێ لە بانقەکان یان لە نووسنگەکان بە ئیسراحەتی خۆی لە 25 مانگ موچەی خۆی وەرەگرێ بەبێ هیچ کێشەیە بەڵام مامۆسایانی خوێندنی کوردی ئەمە دەبێت چاوەڕێ بکرێت کە حکومەت بڕیاری دابوو هەموو 25 مانگێ موچە بدرێ بەڵام نەدرا کە ئەمە جێگەی نیگەرانیە لە جیاتی 30 ڕۆژ بۆتە 45 ڕۆژ زیاتر کەمتر کە موچەشە تەنها کێشەی پرۆسەی خوێندنی کوردی ئەوەیە کە گواستنەوە ڕووی نەداوە یاخود گواستنەوەی ئێوە ڕووی نەداوە بۆ سەر موچەی بەغدا چکە لە ساڵانی ڕابردوودا بەرزکردنەوەی پلە نەبووە لە مامۆستایاندا دامەزراندن نەبووە ئایا تەنها کێشە ئەوەیە یاخود ئەمانش دەبنە کێشە لە بەردەم پرۆسەی خوێندندا نا ئێمە کێشەکانمان لەگەڵ کێشەی کۆی مامۆسایانی هەرێم وەکو یەکە بەڵامین ئێمە زیاترە ئێمە سەر بە مامۆسایان و سەر بە هەرێمین بەڵێ پلە بەرز نەکردنەوە لە 2014ەوە هەتاکو ئێستا وەستاوە کە ئەمە بەڕاستی گرفتێکی گەورەیە کێشەیەکی گەورەیە
چونکە پلە بەرزکردنەوە لە دەسەڵاتی ئەنجومەنی وەزیران نییە، ئەمە مەسەلەی یاسای و پەرلەمان دایناوە، ئەم بوچەیە نابێت دەستکاری بکرێ. ئێمە چەندین جار داوامان کردووە پلە بەرزکردنەوە بە هاوشێوەی مامۆسایانی تر یان وەزارەتەکانی تر ناکرێ، وەزارەتی پێشمەرگە، وەزارەتی ناوخۆ، وەزارەتی داد هەمووی پلە بەرزکردنەوەیان بۆ گەڕاوەتەوە، تەنیا وەزارەتی پەروەردە لەگە خوێندنی باڵا پلە بەرزکردنەوەی بۆ نەکراوە. یعنی دەتوانم بڵێم لە ملیۆنێک فەرمانبەری حکوومەتی هەرێم تقریبا 350,000 کەس ماوە بە فەرمانبەر و مامۆستایان پلە بەرزکردنەوەکەی بۆ نەکراوە. ئەمە دوو پلە بەرزکردنەوە تامان تاسیری هەیە لە کۆی موچەی مامۆسایان، تەنانەت لە مامۆسایانی خانەنشینیش کە خانەنشینە بن، ئەوانەی کە پارەکە خانەنشین بوون تاسیرێکی زۆری لەوە کرد، لەبەرەوەی پلە بەرزکردنەوە ڕاوەستاوە تاسیر لە موچەی ئەوانیشی کردووە. تامان خاڵێکی تر ئەوەیە مەسلەی مامۆسایان کەمی بینایەیە، یعنی بینایەکان زۆربەی سەر بە ناوەندە، سەر بە حکوومەتی مرکزیە، ئەمە کێشەیەکی گەورەیە. بەیانی حکوومەتی مرکزی ئەو ناوەندانت ئەوە لای من بۆ بەپرسیار تۆ لە سەرەتایە ئاماژە بۆەوە کرد کە 475 خوێندنگە بوونی هەیە لە کەرکووک. ئەمە بزانم ئەم 475 بەپێی پێویستە واتە توانێتی نەقسەکانی خوێندنگە خوێندکاران بتوانن لەو خوێندنگەیانە بە ئیسراحەت بخوێنن، واتە ژمارەی خوێندکاران کە 85,000 475 خوێندنگەیە ئەم ڕێژەیە بەپێی پێویستە یان لە هەمان گیر و گرفتەکاندا گیر و گرفتی نەبوونی خوێندنگەشەیە؟ بەڵێ گیر و گرفتی نەبوونی خوێندنگەمانەیە، هەندێک خوێندنگە زۆر قەدیمە، تەنانەت هەنێکی کابینەیە ئەمانە دەست نادات، چکە ساڵ بە ساڵ قوتابیان بڵێن زیاد دەکا. بەڵام کێشەیەکی ترمان هەیە، ئەوەش هەیە کە خوێندنی کوردی زۆرێک لە مامۆستایان و سەرپەرشتیاران قوتابیەکانی خۆیان لە خوێندنی کوردی دەرەکەن ئەیبەنە خوێندنی عەرەبی، لەبەرەوەی قوتابیانی خوێندنی کوردی لە پۆلی 12 هەتا 12 بە کوردی خوێندویانە کە لە 12 تەخەڕوجەکان زانکۆی کەرکووک دراسی عەرەبیە. ئەمە کێشەیەکی گەورەی دروست کردووە. چەندین دار ئێمە داوای ئەوەمان کردووە کە قوتابیان بکرێت لە پۆلی یەکەوە خوێندنی عەرەبیش هاوشانی خوێندنی کوردی بخوێندرێت لە جیاتی ئینگلیزیەکە، چونکە ئەمە کێشەیە تۆ لە چوارەوە خوێندنی عەرەبیە خوێندرێ ئەو قوتابیە فێر نابێ بە یەکوانە. ئەمەش گرفتێکی دروست کردووە. بۆیە ئێستا لە گەڕەکە کوردیەکان گەڕەک نییە قوتابخانەی ئەهلی لێ نەبێت، قوتابخانەی ئەهلیش بە زمانی عەرەبیە. یعنی ئەمانە هەمووی یەکێکە لەو هۆکارەی کە قوتابی لە خوێندنی کوردی کەمی کردووە، ڕێژەکەی کەمی کردووە، ئەوەیە کە قوتابیەکان باوکودایی قوتابیەکانیان نێرنە بەر خوێندنی عەرەبی، لەبەرەوەی لە زانکۆکان دراسە عەرەبیە. چەندی داوامان کردووە خوێندنی کوردی لە هەموو قوتابخانەیە پۆلێ دوو پۆلی عەرەبی بکرێتەوە، بەڵام نایکەنەوە، بەڵام ئەهلی ئەکرێتەوە لە ناوچە کوردستانیەکان لە گەڕەکە کوردیەکان کە ئەمە جێگەی نیگەرانیە و زۆر بەشی بەرپرسی کوردن کە سەرپەرشتی ئەوەکەن و دراسەش عەرەبیە. تەنانەت بەڕێوەبەر هەیە، سەرپەرشتیار هەیە، منداڵەکانی خۆی لە دراسی کوردیە و سەر بە هەرێمە، مناڵەکانی سەر بە دراسی عەرەبیە، کە ئەمەش بەڕاستی جێگای سەر سوورمانە. دەبێ حکوومەتی ئەمە تایبەت بە کەمی خوێندنگە، تایبەت بە کەمی بینا. بابینە سەر مامۆستا. ئایا ڕێژەی مامۆستایان لە پارێزگای کەرکووک بەپێی پێویستە کفایەتە نەقسی مامۆستا بوونی هەیە؟ کێشەی مامۆستایانمان بەڵێ هەیە، لەبەرەوەی زۆربەی ئێستا مامۆسای وانە بێژیان هێناوە هەم لێرە هەم لە هەرێمی کوردستان. یعنی بە کۆی هەموویەوە 21,000 مامۆسای وانە بێژ هەیە لە کۆی هەرێم و بە کەرکووکەوەش. لە کەرکووک ئەم مامۆسایانی وانە بێژ کۆمەڵێک قوتابخانەی خاستەن دەرەوەی شار زۆربەی مامۆسای وانە بێژە، ئەمانە تەعین نەکراون. ئەمە کێشەیە، هیوایە 5 ساڵە 6 ساڵە ئێمە داوامان کردەوە کێشەی میلاک بەوە چارەسەر بکرێ، ئەم مامۆستایانە بکرێنە گرێبەست و قۆناغی دووەم تەعین بکرێن. وەجار واشەیە لەلایەن حکوومەتی ناوەندیەوە مامۆستا دامەزرێ، بەڵام بجێی داخە ئەو دامەزراندنەش کە
دەسەڵاتدارانی کوردی بە تایبەتی کە لە کەرکووکن بە ناوی حەقی کورد ئەوەی کە خۆیان بیانەوێ بەڕاستی لەلایەن هەردوو حزبی دەسەڵاتەوە بۆ خۆیان تەعینیانەکان لە ڕێی کۆمیتە و ئەتوانم بڵێم ناوچەوە تەعین ئەکرێت کە ناوچە نییە بەڵام ژێربەژێری ئەو ئیشانە ئەکرێت و دەرچوانی کورد مەحرومەکرێت لەوەش ئەوەش هەیە بەڕاستی ئەمە کێشەیەکە یعنی بە حزبیکردنی دام و دەستگاکانی خوێندنی کوردی کێشەیەکی گەورەی ناوەتەوە بۆ نەتەوەی کورد کە ئێمە چەندین جا داوامان کردووە ناکرێت بەڕێوبەر ئەگەر یەکێتی بێت دەبێت یاریدەدەر پارتی بێت ئەمە لە ناو بوونی هەیە نەک لێرە لە هەرێمیش بوونی هەیە لە هەردوو دەڤەریش بوونی هەیە بە حزبیکردنی دام و دەستگا پەروەردەیەکان گەورەترین زەرەری لە پرۆسەی پەروەردە و خوێندن داوە ناکرێت بەڕاستی ئێمە لە کەرکووکە بە هەزارەها دەرچووی قسەکانی سەرەتادا ئاماژە بۆ کەمی بینە لە هەمان کاتدا نەگونجاوی بینا بۆ خوێندن هەنێ کات لە کابینەیەکدا خوێندکاران خوێندن دەکەن باشە ئێمە وەکو دەزانین خوێندن دەکەوێتە نێو دوو وەرزی سەرەکیەوە و بەشێکی زۆری لە زستاندایە و بەشێکیشی لە هاویندایە و نەبوونی سیستەمێکی ساردکەرەوە و گەرمکەرەوەی پێویست تا چەند بۆتە کێشە لە بەردەم خوێندکاراندا. تەبە سیستەمی ساردکردنەوە و گەرمکردنەوەش ئەویش هەر یەکێکە لە کێشەکان لە کەرکووک جاروا هەیە کە زستان دێت لە مانگی 12 ئەوانە دوای ئەوە بڕیارە درێت نەوت تەوزیع بکرێت بەڵام نەوت تەوزیع ئەکرێت سۆبە نییە داوا لە قوتابیانە کە هەر کەسە و سۆبەیە بیێنێ بە تایبەتی بۆ سەرەتایی ئەوە ناگونجێت و مەسەلەی کارەبا و ئەوانەش تەسیری هەیە یعنی کێشەی کارەبا و کێشەی ئەم بابەتانە ڕووی داوە بەڵێ ئەمیش یەکێکە لە کێشەکان تۆ ئەگەر قوتابخانەیە یان پۆلێک 50 قوتابی تیابێ بە تایبەتی سەرەتاییەکانیش قەڵەباڵغێکی زۆری تایە تۆ سیستەمی ساردکردنەوە گەرمکردنەوە بە چ شێوەیەکە توانی دانێ چونکە غورفەکە ستاندەری زیانی نییە لەسەر شێوازێکی کۆن و تەقلید دانراوە ئەمەش بەڕاستی گرفتێکی زۆرە بڕواتان بێ قوتابخانە هەیە تەلەبە بە پاوە ڕائوەستێت بە تایبەتی قوتابخانە سەرەتاییەکان و لە ناوچە کوردیەکانیش کە ئەتوانین بڵێن ئەو کەسانەی کە لە خانووەکانی بێتاپۆدا ئەنیشت چکە خانووی بێتاپۆ لە کەرکووک زۆر زۆرە بە تایبەتی کورد کە ئەوەش گرفتێکە کە ئەوەش چارەسەر نەکراوە وەکو ململانەیەکی سیاسی لێهاتووە بەڵێ قوتابی وەجار وایە لە هەتا بۆ نەخۆشی بڵاوبوونەوەی نەخۆشی بە تایبەتی لە زستان و لە هاوینیش گەرمکردنەوە نییە تەنانەت بۆ تاقیکردنەوەکانی پۆلی 12ش ئەویش یەکێکە لە گرفتەکانە کە بەڕاستی جێ ئاماژەیە باسیکەین ئێمە هەموو ساڵێ قوتابیانی خوێندنی کوردی پۆلی 12 تاقیکردنەوە ئەکرێت کێشە لە پرسیارەکانە ئەو پرسیارانەش تاثیر لە ئاستی قوتابیەکات کە ئیمساڵ ئەمەوێت باس لە خۆشت لە دەستپێکی تەوەریەکەم کەمێک ئاماژە و پێ کرد بەڵام ئەمە ورتر ئاماژەی پێ بکەیت ئەو مامۆستانی کە لە پارێزگای کەرکووک مامۆستان بەڵام سەر بە هەرێمی کوردستان ئەوانەشی سەر بە حکوومەتی ناوەندن تا چەند جیاوازی دەکرێت لە نێوانیان لە هەمان کاتدا ئەم جیاوازێت تا چەند کاری گرتوتە سەر یعنی کاریگەری هەبوو بەسەر خودی مامۆستاکە خۆی تەبەن کاریگەرەکە کاریگەری دەرونیە کاریگەری مادیە کاریگەری نەفسیە کاریگەری نەتەوایەتیە یعنی هەمووی تەسیری هەیە یعنی ناکرێت تۆ لە هەمان قوتابخانە لە قوتابخانەی کوردی و ئەوانەی کە لە قوتابخانەی عەرەبیشن کە مامۆستان لەوێ تەنسیبن سەیرەکەی لەبەر چاود ئەو بە کارتێکی بانقی پێیە ئەچێتە بانک ئەچێتە نووسنگەکان تەنانەت بۆی هەیە لە دەرەوەی وڵاتیش وەریگرێ کە حکوومەتی هەرێم لافی ئەوە لێدا ئێمە بەناو لە بەخا باشتریەکە چییە ئەوە تا موچەی مامۆستایانە کێشەکە ناتوانانی بە کارتێک چارەسەر بکەیت خانەنشینە ناتوانانی بەو کارتە لێرە مامۆستایان و خانەنشینی مامۆستا و خانەنشین بە گشتیەوەی سەر بە ناوەندە کارتێکی هەیە بەو کارتەکی کارتە ئەوانەیە ئەچێتە نووسنگە معاشەکەی خۆی وەرەگرێت و ئەڕوا بەبێ هیچ کێشەیەک بەڵام ئێمە دەبێت چاوەڕێی حکوومەتی هەرێم بکەین مزگەێنیەوە بدرێت کەی موچە دابەشەکرێت کەی ئەکرێت بە کەیفی خۆیەتی خوردی کاتەوە ئەوە تا نەوت گەیشتۆتە $100 زیاتر لە 28 بوو لە 125 ئەبڕی ئێستا لە 100 زیاترە لە هەموو مانگێک مامۆسایان دەستیان لەسەر دڵی خۆیانە
کەی موچەکە درێ کەی دەست پێ ئەکات ئەمە لە ڕووی نەفسی و دەرونیەوە بەرامبەر ئەو مامۆسایانەی کە لەوێن ئەگە تورکمانە ئەگە عەرەبە سەر بەناوەندە لە ڕووی نەفسیەوە زۆر تەسیری هەیە یعنی ئەمەش بەڕاستی کێشەیەکی زۆر ناخۆش و ناشرینە کە حکومەتی هەرێم خۆی بە حکومەت دانە بەسیترین شت مافی مامۆسایانە موچەیە کە واجبە لەسەری بیدا بەم شێوەیە ئەیدا لە کوێژ لە چەمچەماڵ هەموو مانگێ زیاتر لە 20 ملیۆن دینار لە مامۆسایان وەرەگرترێ بە ناوی هاتوچۆ بۆ چەمچەماڵ و دێنەوە هەر مامۆسایە 3,000-4,000 دێ وەرەگرترێ ئەمە چییە موچەی حکومەتی هەرێمە وەریەگرین کە ئەمە بەڕاستی کێشەیە ئەتوانن بێنە بانقێکی ئەهلی بانقی حکومی لە کەرکووک داواشمان کردووە بانقی شەیە لەگەڵ کاکەحمەدەمێوە لەسەر کێشەی مامۆسای بێنەوە بۆ ئەم ساڵی خوێندن ڕێردراوە کە ژمارەی مامۆسانی وانەبێژ کەم بکرێتەوە ڕێردراوە کە ژمارەی مامۆسایانی وانەبێژ کەم بکرێتەوە دەبێت پرسم ئایا کەمبوونەوەی ئەوان تا چەندی ئاستەنگی لە بەردەم بەڕێوچوونی وانەکانی خوێندکاراندا دروست دەکات پێش وەڵامی ئەوە بدەمەوە وەزیری دارایی هەرێم کە لەگەڵی قساکەی ئەڵێن ئەو بچەیەبان با بێتەوە سەر بانقێکی ئەهلی لە کەرکووک هەیە سەر بە هەولێرە ئەڵێ ناکرێ بەڵام بۆ وەزارەتی شارەوانی خۆیان لەوێ لە بانقی ئەهلی موچەکان وەرەگرێن بۆ ئەوان حەڵاڵە بۆ مامۆسایانی خوێندنی کوردی حرامە مەسەلەی مامۆسایانی وانەبێژیش تەبعەن ئەوە 8 ساڵ زیاترە هیوایە 10 ساڵە لە هەرێم زیاتر وانە ئەداتەوە ئێمە داوامان کردووە کە ساڵانە زیاتر لە 500 بۆ 1000 مامۆسا خانەنیشی نەکرێ ئەم خانەنیشینانە لە جێگەیان مامۆسایانی وانەبێژ بکرێتە گرێبەست چکە هەر مامۆسایە کە خانەنیشی نەکرێ ئەتوانی 3 مامۆسای وانەبێژی پێ بکرێتە گرێبەست بەڵام ئێستا نەکرێتە گرێبەست ژمارەشیان کەم دەکرێتەوە بەڵێ پلانێکەیە لەلایەن وەزارەتی پەروەردەوە کە بەڕاستی بەرنامە هەیە کە مامۆسایانی وانەبێژ میلاک لە جێیدانا بە ناوی ڕێخستنی میلاکەوە ئەو مامۆسایانە مەحرومەکرێت بە تایبەتی لە دەرەوەی شار لە هەرێمیش لە دەرەوەی شار زۆربەی قوتابخانەکان بە مامۆسای وانەبێژ پڕ کراوەتەوە تەنانەت مامۆسای وانەبێژ هەیە بەڕێوەبەریشە ئەمە بەڕاستی شوێنی وایە قەزا و ناحیە لە 157 مامۆسای وانەبێژ پڕی کردوێتەوە لە جیاتی حکومەتی هەرێم ڕێزیان لێ بنێ و دەستخۆشییان لێ بکە بە مامۆسای میلاک ئەوان بەڕێەکە ئەمەش بەڕاستی ناحەقیەکی گەورەیە و ئێمە داوامان کردووە ئەم مامۆسایانە هەمویان بکرێنە گرێبەست و وەجبەیەکشیان دامەزرێ بەڵام پیلانی حکومەتی هەرێم و وەزارەی پەروەردە ئەوەی بزانین بەو شێوەیە نییە بۆیە ئێمە لە کۆی ئەم بابەتانە داوامان کردووە بە یاداش بە سەردان بە هەموو شێوەیە کە ئەمە حەقێکی خۆیانە ئەو مامۆساوایانە بێژانە بکرێنە گرێبەست هاوتای مامۆساکانی تر لەم قۆناغەیە ئەگەر تەعینیش ناکرێن کە ئەمە مافێکی یاسایی خۆیانە چەندی ساڵ ئەمانە وانە ئەوترێتەوە بەبێ ئەوەی خولیان بۆ بکرێتەوە بەبێ ئەوەی امتیازاتێکیان هەبێت ئەمە بەڕاستی ئێمە پاڵپشتیان نەکەین چونکە ئەگە حکومەتی هەرێم بەڕاستی پێش دەستپێکی خوێندن ئەگەر داواکاریەکان جێبەجێ نەکات و پلە بەرزکردنەوە نەکات و مامۆسانی وانەبێژ نەکاتە گرێبەست ئەو کاتە کۆمەڵێک هۆکار وەتوانم بڵێم کۆمەڵێک فشار دەست پێکە احتیمالە دەوام بایکۆت دەست پێ بکە گردبوونەوە دەست پێ بکە مامۆسایانی وانەبێژ و ئەوانەی تریش بێنە سەر شەقام و ئێمەش پشگیری هەموو داواکاریەکی ڕەوا و هەموو ڕێکارێکی مەدەنی ئەکەین و پاڵپشتیانە بین بۆ جێبەجێکردنی داواکاریەکانیان باشە کۆی ئەو بابەتانی کە ئاماژەمان پێکرد خۆت بە وردی باست کرد لە هەمان کاتدا ئەو دوو جەمسەرێکە لە پرۆسەی خوێندن لە کەرکووک دابوونی هەیە وەکو خۆشە ئاماژە پێکرد ئەگە بەم جۆرە گرفتەکان بەردەوام بێت ئەگەری بایکۆت هەیە دەکرێت بڵێن پرۆسەی خوێندن بە دیاریکراوی خوێندنی کوردی لە پارێزگای کەرکووک بەرەو کوێ دەڕوات وەڵای خوێندنی کوردی لە ناوچەدا بێنراوەکان بە تایبەتی لە کەرکووک بەرەو کە نادیاریە ڕوا بەرەو وەزعێکی زۆر خراپە ڕوا چونکە لە دوای 16 ئۆکتۆبەرەوە لە 2007ەوە تاکو ئێستا یەک بەرپرسی پەروەردەیی حکومی کەس نەهاتووە بۆ ئەم ناوچەیە کەس نەهاتووە معاناتی خەڵکەکە معاناتی خوێندنی کوردی معاناتی ئیشراف معاناتی مامۆسایان بە هەموو پێوەرەکانە خەمی بخوا
ینی بەسیترین میسال ناوچە کوردستانیەکان و ناوچە دابێنراوەکان ناوچەیە کە بەڕاستی کوردبوون و نیشتیمان بوون لەلایەن مامۆسایان و کوردەوە دەکرێت لە جیاتیەوەی ڕێزیان لێ بدرێت لە جیاتیەوەی موچەی زیادیان بدرێتێت بە تەنانەت لە فەڵەستین ئەو مامۆسا عەرەبانەی کە لە قودس دەوام ئەکەن موچەیان زیاترە ئەوەی کە لەژێر دەسەڵاتی حکومەتی فەڵەستینیە بەرپرسی دەستەی ناوچەو دابێنراوەکانم وت 4 وەرەقە 400 دۆلاریان زیاترە لەبەر ئەوەی لەوێ ئەسێ زیاترە درێن فشاریان لەسۆر زیاترە مامۆسایانی ناوچە دابێنراوەکانیش بە هەمان شێوە بەڕاستی فشاریان زۆر لەسرە یعنی ئەوەی خوێندنی کوردی و کوردی هێشتۆتەوە دراسی خوێندنی کوردیە و قوتابیان و مامۆستایانە یەک دام و دەستگای حکومەتی هەرێم نەماوە لە ناوچە دابێنراوەکان تەنانەت پۆستەکانیشیان لێ سەندراوەتەوە بەس لە کەرکووک زیاتر لە 100 پۆست لە کورد وەرگرتراوەتەوە هەمووی بەهۆی ململانەی هەردوو حیزبی دەسەڵات بەڕاستی زەرێرێکی گەورەیە لە تاقیکردنەوەکان کە پرسیاردا ئەندرێت قوتابی پۆلی 12 و خوێندنی کوردی زەرمەندە هەموو ساڵێ لە کیمیا لە ئینگلیزی ئەم کێشانە دووبارە ئەبێتەوە لیژنەدا ئەندرێ بەڵام هیچ حساب بۆ ناکرێ بەڵام لە عەرەبیە ئەو شتانە ڕوونادات بەڕاستی بۆیە ئەمە کێشەکان گەورە بووە قوڵتر بووە ئەگە بەو شێوەیە بڕوا بەڕاستی هێواش هێواش منداڵەکان بەرەو دراسی عەرەبیە چن یان بەرەو خوێندنی ئەهلیە چن ئەمە کارەساتە بۆیە داواکەین ئێمە وەکو یەکێتی مامۆسایان حکومەتی هەرێم بە جددی بێتە پێشەوە حکومەتی هەرێم بەڕێنەکانی جێبەجێ بکات گەڕانەوەی مامۆسایان بۆ سەر ناوەند گەڕانەوەی موچەیان بۆ بەخا بۆ کەرکووک دامەزراندنی مامۆسایان بینایە کێشەی قوتابیانی پۆلی 12 ئیشراف ئەمانە چارەسەر بکرێت مەسلەی پەرتووکە مەسلەی هەڵەکانە زۆری ترمانەیە بۆیە بەڕاستی کۆی کێشەکانەوەمان پێڵێ پرۆسەی پەروەردە و خوێندن بەو شێوەیە لە ناوچە دابێنراوەکانی خوێندنی کوردی بەرەو ئاستێکی نزم ئەڕوات ئەگەر بەو شێوەیە بڕوات بەڕاستی کارەسات ڕوو ئەدات ناکرێ بەم شێوەیە حکومەتی هەرێم خۆی لێ بێدەنگ بکات و ئەو هەموو نەهامەتێش بەسەر مامۆسایان و خوێندنی کوردی دێ هەر مامۆستایان بوو مەزاهرەیان کرد زیاتر لە 10 مامۆستا شەهید کرا 100 مامۆستا بریندار بوو بۆ داواکاریەکانی نەتەوە و نیشتیمان هەر مامۆستایانن لە سەنگەری یەکەم بوونە بۆیە بەڕاستی زوڵمێکی گەورە لە مامۆستایان نەکرێ بەو شێوەیە بێ بەڕاستی خوێندن پەچی ئەکەوێ بەڵێ زۆر سپاس بۆ مامۆستا ئەحمەد کەرکووکی بەرپرسی ڕاگەاندنێکەتی مامۆسانی کوردستان سپاس بۆ ئامادەبوون سپاس بۆ زانیاریەکانت سپاس بۆ ئێوە